ئەگەر ئۆپراسیۆنە سەربازیەکەی مووسڵ وە دەرنانی داعشی لەو شارە لێکەوت بێتەوە ئەوە خودی ئۆپراسیۆنەکە زیانی ژیانی و مادی زۆریشی بەدوای خۆی داهێناوە. یەکێک لەو چیرۆکە دڵتەزێنانی کە لە ئۆپراسیۆنی مووسڵ کەوتۆتەوە ژیان لە دەستدانی خێزانێکی کووردە. ئەو خێزانە کووردەکە لە گەڕێکی بۆ سەردە ژیان کە دەکەوێتە بەری ڕاستی مووسڵەوە بەهۆی بردومانێکەوە هەشت ئەندامی یەک خێزان کە لە 5 گەورە و 3 مناڵ پێکاتە بوون گیانیان لەدەست داوە. تەمان لە گەڕێکی جانبی ئەیمەنە ماڵیان لای جسری 5 نزیک بۆرسە مزگەوتی تەلعیبات نزیکی ماڵیانە لە سعات 12 سەر لە نیۆڕۆ دارەیەک 4 ساڕۆ لەو منتخەیەدا بە حکمەوەی کە خانوەکان کۆنە لەو منتخەیە منتخەیەکی کۆنە خانووی ئەمانش دووقات و بەرز بوو خانوەکە هاتە خوارەوە بەسەر 15 نەفەرایە هەشتی خانەوادەی مام عەبدوڵایە حەوت شێر کەسوکاری ئەو خزم کەسوکاری ئەوە هەر 15یان لەژێر خانوەکەمانەوە. ئەگەر بمانتوانێت بە زووترین کات بگەیشتنایەتە ئەو منتخەیە احتیمالی ئەوە هەبوو کە بریندار بوونایە و احتیمال ئەوە بوو کە بمانتوانێت ڕزگاریان بکەین. بەڵام بە حکمی شەڕ و ئاژاوەکە کە لێ بوو شەڕێکی گەورە هەبوو لەونەوە نەمانتوای بگەین پێیان تا 15 ڕۆژ بەسەریا تێپەڕی دوای 15 ڕۆژ ئەمجا توانیمان کە بگەینە سەر خانوەکە کە ئەو منتخەیە پاکەوە بوو کاتی جەنازەکانمان دەکرد کەسی تیانەما بوو 15 جەنازەمان لێوە دەرهێنا. بەس نەمردینمە خوارڕێت لێ وەرەگری هەش کەسە زەرێک سۆزی خۆتە تو کۆرپەی نەخۆت برای خۆت براژنێ خۆت دەبنگری بنێن لەوەی گەرمتر هەیە پێزانێت و لەوەی خراپە پێزانی بە شکورە خوای کەچ دوو ژن بوون سێنەوە بوون منداری کچکۆکە بوون دوو کوڕشی هەش کەس. لە کاتی ئامادەکردنی راپۆرتەکەمان وەفدێکی یەکێتی سەردانی پرسەکەیان کردو ئاماژەیان بە ڕۆڵی و خێزانە کووردە کرد کە لە مووسڵ بوونەتە قوربانی و دەریان خست کە سەرۆکی و خێزانە کوردەی ژیانیانە دەستداوە. یەکێک بۆ لە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی ئەو بنەماڵەیەکە ئامۆزامانە عەبدوڵڵا مەحموود حەمەدەمین لە کۆنەوە لە مووسڵ بووە وەک عایلەیەکی کورد لە مەنتقەی شێخ فەتحیوانە بەهۆی کارەسات داگیرکردنی داعشی ئەو شارە یەکێک لە عائیلە ڕەسەنەکان و ئەسیلەکان یەکێتی نیشتیمانی کوردستان کە خانشین خۆمانیش بووە بەڕاستی تیاچوو هەر لەبەر ئەو سەبەبەش بوو هاتو ئێرە ماڵ و منداڵی لەوێ بەجێمە بەڵام بە چەتری ڕەشی داعش زەرەرمەندی ڕئیسی بوو هەم سەری هەم ماڵی کە بە خۆیەوە ڕائەوە 9مین نەفەر لەو شەڕە نەگریسەی داعش یا لەو داگیرکردنەی داعش تیاچوو. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێز لە کەسوکاری شەهیدەکانی خۆمانەگرین و ئەو بنەماڵەیەمان کە وەختی خۆی کە زوندی بوو لە زەیشی عێراقی ژنێکی هێنا بە ناوی وەسیرەخان لە مووسڵ و ماڵیشی لە منتیقەی شێخ فەتحی و ئەوانە بوو خۆی هاتە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و ساڵەکانی 9 و 7 و 8 و ئەوانە لە ڕانیە بووین ئێمە ئاوارە بووین لەوێ ئەویش هات وەکو پێشمەرگەیەکی قارەمان بەردەوام بوو لە خەبات تێکۆشان و ئێستا کە عەبدوڵڵا خوا بە باشتی بەری نیشاد کە بەهۆی ئەو کارەساتەوە کە 9 کەس لە بنەماڵەکەی بوونە قوربانی. لە پشت ئۆپراسیۆنی مووسڵەوە چەندین کارەسات و تراژیدیای گەورە ڕوویان داوە کە ئەم چیرۆکە مشتێکە لە خەروارێک کە هەشت ئەندامی یەک خێزانی کورد بەهۆی بردومانێکەوە گیانیان لەدەست داوە. بەڵام ئەوەی ئەم چیرۆکە لەوانی تر زیاد دەکاتەوە ئەوەیە کە لە دوای ئەم ڕووداوە جەرێک بڕا سەرۆکی خێزانەکەش کە ناوی عەبدوڵڵا مەحموودە بەهۆی گەورەی کارەساتەکەیان ئەویش گیانی سپارد. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.